من ڕۆژێکیان هاوڕێکی خۆشەویستم ڕاین کردم لە مەطعەمێک دانیشتیم، وتی مامۆستا ئاوات ئەوەی لە خەیاڵتە بیکە، وتی من قسەیەکی بۆ ئەکەم. ڕۆژێکیان باپیرم باوکم بانگ ئەکات، باپیرم باوکم بانگ ئەکات هەر لێرە لە کوردستان، ئەو کاتە من لە کوردستان، پێی ئەڵێ کوڕم ئەم عێراقە نابێ بە وڵات، ئەوەی لە خەیاڵتە جێبەجێ کە ئیشی خۆ بکە، حساب بۆ مەکە بڵێ وای لێ و ئەمەی لێ و پیلۆشتانەوە. وتی ڕۆژێکیان باوکم منی بانگ کرد، بە منی وت کوڕم من باپیرەت وای پێوتم توانیم ئەم شتانە بکەم، تۆش حساب بۆ وەزع مەکە، ئەوەی لە خەیاڵتایە هەوڵی بۆ جێبەجێ بکە. سوپاس بۆ خۆ. ئەو هاوڕێم یەکێکە لە هەرە سەرکەوتووترین کەسەکان لە کوردستان، یەکێکە لە هەرە نمونەییترین ئینسانەکانی کوردستان. ڕۆژێکیان ئەو منی بانگ کرد و ئەم قسانی بۆ من کرد، منیش ئەو قسانە بۆ تۆ وازع چیلێ و دنیا کاو لە هیچ گوێمێن بۆ شتانە. تۆ ئەبێت تا ئاخر دڵۆپی خوێن فیداییانە لە پێناوی ئەو شتێک باوەڕت پێێتی و قەنەعەت پێێتی بێ قوربانی بێت و هەر دژیانیش وا خۆشە بەڕێزم، تەسلیم نەبی.